حبيب سلام عليكم. السلام عليكم. مرحبا تان لي بور حبيب شوني بور حبيب وعزت شونا شيا دقساناكا ورزادي نتزاني ما اي مالت خيراني بيا سان لبوناكا او دزاي ما عيدي شي بعيده يا دبي بيقوت ونابي زارت ببزوي دبي بوري من قروشيت وعاجنا كدبي لا والله هسه صلي بخونا انا كده هسه بخونا اني دك هسه دي مالت خير خدر بلي نانا كده كم دادي بزانم دا خو سناني كده كي باوا سبور حبيبي بيني قصاناكا داي ورا والله عيبيني لا قراك يشا تندوره چه گرم دابينه داي ابركاي خوشكا اخلي بنو طاوتي ورا نعم بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن فيما بسين قلت لك ما بسين قلت لك قدر بلي جان حالو شلون اري وعزو شلون زياده ياك حيبي شنيا لا لا بزاين داخو خانن دسوناني دك او لما يجي دستو فيك دوا ساعات شش ورا خوا براستا ساعات ششتا وهالنهات ونبو اگه تعوت لي هليت بما منانا كنا حملنا ايش كان لشاننا خوش بالتابع خدر شا والله ياك حيبي ما شاء الله جواني باندكاتوي هنگو اري وانيك استكو نكدونا بار والله عايشن كده خوادي انا طلع كي هي خوادي من ضاله رسوني خوادي هو رسو هم دراس نيدوان انا كي ويدي والله دبي ويدي والله دبي ويدي والله راس دكي يعني بس محتلت كده نسوني خاننده خو من كوا محتل كره خاننده او خاننده سايكناني دكابروات به حرب ليوان دخري بليوان اري والله ها هر داني ناوين بس بوكان دتوي توسط باشا ولا بوكزنات ونانو دقلتا داخل طاب وين بويا ايه ده ناقص مياري دريب دكان عادي زاتون إذا خوني لو خالنده وابراسا هروس يعني كدوا خوب اخوان هروس كدوا باشا من خدرش تشي بيقودم خدر چاو مستی دیگو خزمی ده بگالاسته ماشاءالله همو ایوا تبانه مویان بو اي بحملنا اجابه یک بکلکنه کواوی ددی ورا ها ورا والله راضي اساونا انا كيتشيلي هاتي تخانندا خرات كد اري والله لبو خرات دزاين شب كامل اسمك ما اسمع جاك خضره ولا دانشه داي شايفين من اسابور حبيب لبو خسالنا كيتو حار حيتنا به أنا أخوش هذا كبيكونا ولا بو جاب شو دابس مودي قدر نسوتي ورا ناس تينا لا والله عن ليرة هذا نشوف والله كيف رجعت وليرة دانشة ده ودانشتين ها كوان أديوانيك ما اسمعي حالة شونا والله الأخوة بزاف سلامتي سوا بخير بس خوشون زوروا معه ما يعني ما حبيب يقصيناك نغلي ابوينا ونغلي ابوينا شو حاولوا نقول باشوا باشوا او تندورا خو بيموانه لغوندي ما بهرو تندورو هيا والله تعزمت أنا وسيروز أو كم دارنا نجيبين تخوا برا إن شاء الله بركة دبي إن شاء الله يشيل شيء كل يوم انا انت تندور العملات ني أو نسرين نسرين خان والله شربي بزين ما وما من فيما زينمنا ما وزين لنا خود ابو نسرين مناسبة دي آموزاشا ونبو نسرين خان باشا ناني تندوري باشرياني فلميزي والله تندوري ستريش ناسك ترى خوش ونيا أوا دارنيان ببولوانا دارن بونا بولو جاناني بيدخين دي أولا ما جو تندوري أنا قبل دارن بعد أبو أصلي الله دارن بعد والله رازق لما جو تندوري كوداناوا لا والله بيرم دنيا عرب يعني بيرم عرب سركلا وتندوري أدي وانيك مثلا بون منا أجنان وببره هرب وتندوري ده كان يعني هذا أورو أبوه والله جامن معلم ليه إني نازم بيدا كان نبينا كمان والعبيد عم تصدق والعبيد شمرير كركه وتقصينا بابا أنا جناني بيب كان جوان ترى بتعم ترى جاوا ده قلبه ما لا والله لا نبخذ ولا ما له خدري جاوا بتماتي سكراوا تيب وشا جالس كفيوازي دون دخل والله بس ما عندي شيء لا أنا سيدي ما كنتوش ما اسمعي لما جاء تشبه لي عمنيش زي لما تشبه لي أيوة ده قد هناك أنا دي من لباتي تودل لباتي يعني شيء ما اسمعي لما جاء لو قندي أنا والله من ولد يرم
دەزانم وەرە دیێرە بۆن منە ئەمن هەموو ساڵان ئەگەر لێرە ڕاگوازراوە بەڵێ شوێ شوێ مەسەلە لەگە ڕاگواز دەگەڕاج وزیان چینە پێماڵچێ چوونە پێماڵی ئەگە پێماڵی ڕاگوازرا وڵات چینەوە بازیانێ چوونە بازیانێ هەرەکە لە بازیانی هاتنەوە هاتیەوە گوندیان هاتیەوە قەڵازی وەڵگە هاتمەوە لە بازیانێ هاتمەوە ئەی گوندێ وەڵی دەست خۆش لە گوندت ئەو خانولکەم کردوێتەوە لێرە و هێدیشم باغەیە لەسەرێ و وەختی خۆ زۆر دەربەدەر بووم دەستی زڵتام حوسێنی چوومە ئێرانێ و بڵێ دەربەدەر بووم تۆزێک پێم وایە هەمیشە دەربەدەر ئارە وەڵڵا کورد پێم وانێ خۆش وەختی خۆش کاخاڵندا ئەو خانە لەوعەکان دیوە مەکتەب بووە مەکتەب بووە ئارە وەڵڵا جادووە چوونە ئەها مخبارێ بە خانی برا من نەخشەی مەسوول ئەو شەر مەکتەب بوو ئەنجا مەکتەبیان بۆ لەبەر کردوین ئەو جێبەردەکردیەوە ینی پێشتر مەکتەبی هەبوو ئێستا مەکتەبی هەیە مەکتەبەکەی نەماوە ئەو داری و بەرێ ئەو دارێ ئەدێ ئێستا منداڵی دێرە لە شوێ دەخوێنن وڵات هەموو دەچنەوە پێمەڵچ دستانە چەند دەمێنی وڵستانە تازە کارەبا بووە ئەو ماڵە لێ ماوە دستانن دستانێک ئەو خانووگەی کۆنەکەنا ماڵی ساڵانی دەمانەوە بەڵا ئێستا تۆزێک لەبەرەوە هەموومونەوە عاشکۆر و دۆ ئاموشتیان هەیە و ئەدێکێ لێرە زیندەوەری هەیە وڵا ماڵێ برای ما مستاخزیت ماڵ ما حەسەن هەیە مەردارێک شەموری کوێستانێن کوێستانەکەی لە سەرێن لە کۆداڵێ و لە ئەرمێنی و لەسەر جوێنی و باشە ماسمایل ئە من دقەتم داوەتێ وەتی هاتووم ئەو ڕەبانە دەبینم ڕەبای دێرانێ ئەوە زەرەدیان هەیە بووە ناوەڵا لەخوای بە زیاد بێ نامە زەر هەیە بووە ناوان زەریان بوومایە ئەدێ باشە بۆ کوێستانەکان مەسەلەن بۆ موناسە کابرا مەردار پێیان گوتون بە مەردارەکانیان گوت بە لوی سنوورەمێن لەگەوەی و ماڵ مەقا ئێران لەگەڵ چاکە لەگەڵ و چاکە ئارێ وەڵڵا باشە بەڵێ مامسمایل دەڵێ چی وەڵای جا وەستعەکەر ئەملای شەڕ سوور لێنێ چ کەسی لێنێ و مەردار لێوێن مەردە یارمەتیەک دیش دەدەن پێیان گوت لەو سنوورەمێن بۆ ژەڵا و بەرژمەڕ خۆ بلەوڕێن و باشە مامسمایل گوندی بێگەڵاسی چەند ماڵە وەڵا ئێستا زەتە لە 500 ماڵەیە ئێستا 500 ماڵی لێ پێماڵ عام پێماڵچێ نا من ئێستا دەرەمێرە ئێستا کەنێ 17 ماڵی لێە بە هەمووی کوێستانەکانەوە هەموو کوێستانەکانەوە کاخە دەجات و دەتوانی پرسیاری لێ بکەیەوەنەوە ئەیوا دەکەم دەی ئەمە ترێ دەخۆ تو ترێ بخۆ جا ئەمن دەبێ بێمە ئێرە پرسیارەکانی لێ بکەم دەی بڕێ کەڵکشە بڕێ کەڵکشە بڕێ کەڵکشە مام سایل بەخێرەوە کاخدێر چۆنی باشی دەبارەتمەرم عفوان باش یاخوا بەقوربانە چاوت مازەکەم خۆشحاڵ کردین دەبارەتمەرم مام سمایل مام سمایل پێ دەچی زۆری ماندوو بیەوڕوو ناوەڵا لەخوای بە زیاد بە زۆری عەساومە حەساوە گیان لە ماندوو نابێت یاخوا هەر لە ساق بیوی حەساوە بی سەلامەت یا ڕەبی ئەدێ بەرنامە چ بووە ئەوڕۆ لە گوندی چت کردووە چت نەکردووە وەڵا جاخەرێکی باغاتین و باغی دەدێری و تەماتێ دەدێرین و ئەویش خزمەتیان دەوێت وەڵا کاتیان دەوێت گوناحەتەکە تێنان دێری وەڵڵا وای جاخدر پشارەکەم بە بەڵێ باشە ماسمای کوڕە دانی چەدا ماڵەتەوە کتێکەوە تخوا بەڕاستە جیهانە نەوە بڕێک دەحەزولن نەوە بڕێک دەوە زەحمەتن فەرەجون بەخوای کوڕی چاکە فەرەجون دەی ناسم وەرە کاک فەرەجون وەرە باشە ماسمایل باشە ئەو ترێ بێگەڵاسەیە نێوبانگی کردووە نێوباگەکەی بۆ نێوبانگی کردووە مەسەڵی کاک خاڵندا بە زواری خۆمان پێک ناکە بلێنترێکەمان جوانە بەڵا تامیجیە لێ گەرمێنیشمانە کوێستانیشمانەیە زۆر کەس دەڵێت ترێ بێگەڵاسە ناوبانگیە بە تەماتێڵ شۆش تخناڵم جا ئەمە خزمەتیان دەکەن تەماشاکە ئەوەی هەموو بژاری دەکەین و ئاو ڕزانە زۆریان خزمەت چاک دەکەین خۆشەویستانە ویزان ئەوە تری بێگەڵاسەیە تری بێگەڵاسش لە کوردستاندا نێوبانگێکی باشی هەیە پێم وایە تامەکەشی تامی دڕوێ دەدا دڕوێ تامی زۆر خۆشە جا بە تایبەتی ئێستا تری بێگەڵاسی دەڕاو بۆ لای سلێمانی و هەولێرێ هەر پێم وایە زۆر جار لە شارەکان ترێ دەفرۆشێ بەڵان ئی بێگەڵاسێ نییە بەڵان خەڵکەکە لە شارەکان ئەگە دەڵێن تری بێگەڵاسێ کابراترەکە ئاشقی دەبێ لە بەرەوەی تری بێگەڵاسێ بەتامە بە ئاوی کوێستانش ئاو دەدرێ یانەوە تا ئیدێمەکارەیە ترێکە زۆر تری چاک و بەتامە جا زۆر کەس دەڵێ لە شارەکانەگە ترێفرۆشە تری دەفرۆشی دەڕەوەرن بۆ تری بێگەڵاسێ ئەمما نازانم داخوا هەوەیانە بەڵام خەڵکەکە دەڵێ بێگەڵاس لی دەکڕێت بۆ ماسمان سەودا کردووە کابرا زانی وێ لە چی کڕیوە ئیمە بووە وجۆ ترێ بێگەڵاسەیە ئەویش نەبووە وتوانێ ماڵە عازیمینە بێگەڵاسەش ئەمش خڕوویمە جامە خودر بەڵێ هەتا لێرە بین وەڕۆز نابین
ئەمە ماڵە مامسمانی بەجێ دێڵین پور حەبیبی قسەی بۆ نەکەین قەد ناکاوە دەدانی کردنەوە گلەی لێ ناکەین بەجێ دێڵین دەچینە خزمان بەسەر دەکەین و ماسمای لە خزمەتین باشە خدر ماسمایی دەستەکانت خۆش بە قوربانت بم هەتا لێرە بین وەڕست نابین پێما ماڵی دێرە شەمووی دەتونە لەبەرەوەی تو کوێخای گوندی قسەت ئیوانەیەکن ئینەر و هێدینە کوێخا بەخۆ نابێت کوێخا دەبێت خەڵک لێ ڕازی بێ وایە زامە بەجێ دێڵین ئەمە بەجێ دێڵین ماسمایی ماسمای جاگە هاتیە شاری ئینشاڵڵا سەرەکی میش دەدی باشە لە خزمەت داین ئەمما ئەگە ئەتوو نابێ گۆچانی لە یەک شوێنی دانێ دەبەرت دەمرم ئەمەش ئەولادی توین فەرقن نییە دەگەڵ کوڕەکان فەرقن نییە جاوا بەڕاستی بەشتێکی پێ مامی گەورەی خانمدا ماسمایی مامی گەورەیە دەدی مامی مەشە جاوە با پێت بلێم ئەوە زمانی شۆڕشی بەڵێ پێشمەرگەی نانداون وەنە بۆ ئەمما ئێستا کەس ئاوری لێ ناداتەوە کەس پێی نازانن کەسێک خزمەتی پێشمەرگەی کا قیمەتی تەواو نابێت بۆ دەزانم خدرگیان ئەمما دەبێت خزمەتەکەشان بێت چاوی بێت وەڵڵی بە تەواوی معنا پێم ناخۆشە ئاورت وێ نادڵ بەدڵی توش دەبێت بەدڵی هەمومان دەبێت ئینشاڵڵا ماسمایی قوربانە دەژین ئینشاڵڵا ئینشاڵڵا چاقلین دەلاخیڕانە ئینشاڵڵا ماسمایی لەمە بەخوات دەسپێری بە قوربان خواحافظ پڕ عەبیب پڕ عەبیبی قسەی بۆ نەکردین نا دەدانی کردوونەوە قسەی لە بۆ نەکردین گۆزەی هەرگر بۆ توێ ڕووبات خاتونێ ئەلۆوەرچێ ئەمنی کوشتۆخی مەزادات ئەی هاوار لۆوەرچێ هێندا دڕوە بەلام جەولات ئەی هاوار لۆوەرچێ لۆرچێ خاتونێ ئەم لۆوەرچێ چاوی ڕەشن بێغایەتن كلي ليداياتي أخوات وما تدنا دمي دفني سمداشتي